إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانە کانی ماڵی خوا، یەکێک لەو دوعایانەی کە خوای پەروەردگار لە قورئانە هێناوێتەوەی و ئێمەی موسڵمان فێر ئەکا تاوەکو ئێمەش بیڵێینەوە، ئەو دوعایەیە کە خوای تەعالا فەرمێ ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. یەکێک لە صفاتە هەرە گرنگەکان لە بەندەکانی خوا کە خوای تەعالا لە کۆتایی سوورەتی فورقانە باسی صفاتی عیبادی ڕەحمان ئەکا، صفاتی بەندەکانی خوا. یەکێک لەو صفاتانە ئەفەرمێ والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. عباد الرحمن أوانن كألين يعني بند الراستقينكاني خوا أوانن كألين پەروەردگار پێمان ببەخشە لە خێزان و هاوسەرەکانمان لە زوڕیەت و مناڵەکانمان قورڕەتە ئەعیون، بیلبیلەی چاوەکان. قوڕە لە قەرارەوە هاتووە، لە سوکناییەوە هاتووە. طبیعەتی چاو ئەوەیە زۆر حەرەکە ئەکا، طبیعەتی چاوی مرۆڤ زۆر ئەجوولێ، زۆر چاو لەم و لەو ئەکا. چاو بە دوای ئافرەتە و بە دوای مناڵی خەڵکە ئەگێڕێ. بەڵام ئەگەر خوای تەعالا ژنێکی باشی پێ ببەخشێ، ئەگەر خوای تەعالا هاوسەرێکی پاک و ڕێک و پێکی پێ ببەخشێ لەگەڵ ماڵ و مناڵێکی ساڵحە، ئەو چاوە قەرار ئەگرێ لەسەر ئەوان. تۆ داوا ئەکەی لە خوای پەروەردگار کە خوایە ژن و مناڵێکم پێ ببەخشە کە چاوم لەسەریان قەرار بگرێ، کە چاوم لە حەرەکەی ئەم لاو ئەولا بکەوێ. داوا لە خوای پەروەردگار ئەکەی ربنا هب لنا من أزواجنا، هاوسەرەکانمان. طبعا ئەمە پیاوی شەگرێتەوە، ئەم دوعایە و ژنی شەگرێتەوە. پیاو داوا ئەکا خوای تەعالا ژنی باشی ڕێک و پێکی پێکەرم بکا، و هەروەها ژنیش داوا ئەکا کە خوای تەعالا مێرد و هاوسەری باشی پێکەرم بکا. هەروەها مناڵەکانیش و ذوڕیاتینا، نەوەکانیشمان قوڕەتە ئەعیون، مناڵێک هاوسەرانێک چاومان لە حەنایان قەرار بگرێ. زۆر گرنگە خۆشەویستەکانم. ئەمجا لە دوای ئەمە طبعا ئیمامەتی خەڵق، پێشەوایەتی بۆ خەڵکی لە دوای ئەوە دێ کە تۆ توانوێتت ماڵ و مناڵێکی چاکت هەبێ. زۆر جار هاوسەرەکان باشترین یارمەتی دەرن بۆ مێردەکانیان لەسەرەوەی ببن بە پێشەوای خەڵک. بۆیە وتراوە لە دوای هەموو پیاوێکی گەورەوە کە ناوی دەرکردووە لە ناو خەڵکە بە گەورەی و مەزنی، ئافرەتێکی مەزن هەیە کە هاوکارێتی. من ئەڵێم زوڕیەتێکی باشی شەیە کە هاوکارت بن. ئەمانە وا ئەکەن کە ئینسان
ببێ بە پێشەوایەکی باش. بۆیە لە دوای ئەم دوعایە یەکسەر ئەو دوعایە ئەکەی کە وەجعلنا للمتقین ئیماما، بمان کە بە پێشەوایەکی یا پێشەوای متقینیش، نەک پێشەوای خەڵک بەعام، پێشەوای لە خواترسان. ئەو ئافرەتەی کە ئافرەتی چاکە و ئەبێ بە قوڕەتی ئەعیون، ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە بۆمان یەگەڕێتەوە ئەفەرمێ خەیر النساء التي إذا نظرت إليها سرتك، باشترین ئافرەتان ئەو ئافرەتانن کە کاتێک ئەیان بینی دڵخۆش دەکەن. وإذا أمرتها وأجر فرماني بيبكي أطاعتك، أجر داواشتكي ليبكي بجوتك. وإذا غبت عنها حفظتك، وأجر لي دا ببري لمال درشي مالو منالكت أباريزي لباش خود في مالك ونفسها، وباشترين هاوكارتا بۆ ئەوەی لە دنیا ژیانێکی باشت هەبێ و لە قیامەتیشا جیەکاتان بەهەشت ببێ. ئەو ئافرەتانن کە پیاوەکانی خۆیانیان خۆشەوێ، کاتێ دێتەوە بە ماڵ بە زەردەخەنەوە ئەچێتە پیرەوە، نەک بە چاو گرشکردنەوە و دەم چاو عەبوسکردن، کە هەندێک لە ئافرەتانی ئەم زەمانە لە نەفامیانە ئاوان هەرچی مەشاکل و کێشە هەیە لەگەڵ هاتنەوەی پیاوەکەیە ئەیباتە بەردەسی. ئەو پیاوەش لە ئەو پەڕی ناڕەحەتی و هیلاکی و ماندووبوونی دەرەوە دێتەوە بە ماڵ تا سوکنایی بکا لە ناو ماڵە. وەکو خوای تەعالا ئافرەتانی بۆ ئەوە یا ماڵی بۆ ئەوە دروست کردووە کە ئینسان تایە سوکنایی بکا. ئەو لەگەڵ هاتنەوەی مێردەکەیە ئەچێتە دەمیەوە، مناڵەکان ئاوایان کرد، دراوسێکەمان ئاوایی وت، فڵانە کەس ئاوای کرد، ماڵی باوکت ئاوا بوو، ماڵی براکەت ئاوا بوو، ماڵی خوشکەت ئاوا بوو، بە کۆمەڵێک کێشەوە. یا فلان شتمان نییە، ئەوە تەماڵی فلانە کەس فلان شتی هەیە، ئێمە بۆ نیمانە، ماڵی فلانە کەس لە هەفتەیەکە سێ و چوار جار گۆشت دەخۆن، ئێمە بۆ نەیخۆین. ئیتر خەمی نییە ئەو پیاوە لەکوێوە ئەو پارە ئەهێنێ، لەکوێوە لە چی شێوەیەک ئەتوانی ئەو مەشاکیلانە ئەو کێشانەی ماڵەوە چارەسەر بکە. ئەو مشکلەی نییە، مهم ئەوەیە پارە لە بەردەستیا بێ، بە کەیفی خۆی ئەم لا ئەولای پێ بکە. مهم ئەوەیە بتوانێت مکیاجی باش بکڕێ، مهم ئەوەیە بتوانێت بازار بە کەیفی خۆی بکە، مهم ئەوەیە کە منافەسەی ماڵی فلان دراوسێ و فلان خزم و فلان کەس بکە. مهم ئەوەیە لە لای ئیتر ئەم پیاوە ڕەت دزیەکە، ئەم پیاوە لە ڕێگای ڕەشوەوە وەرێگرێ، ئەم پیاوە خۆی ئەفرۆشێ بۆ ئەوەی ئەو پارانە پەیاکە، ئەو مەسروفە پەیاکە. ئەم ژنە خراپە خەمی ئەوانەی نییە. وەکو ژنانی زمانی سەحابە نییە، کاتێ مێردەکانیان لە ماڵ دەرەچوون ئەیانوت پیاوەکە ئێمە سەبرەگرین لەسەر برسێتی و لەسەر کەمی ژیانی دنیا، بەس سەبر ناگرین لەسەر ئاگری جەهەنم. ئامان حراممان دەرخوارد مەدە، ئامان پارەی حرام مەیەنەوە بۆ ماڵ. ئەوانن ئەو ئافرەتانەی کە خوای تەعالا ئەفەرمێ ئێمە دوعا بکەین کە هەمان بێ و چاو لەسەریان قەرار بگرێ. ئەو ئافرەتانن کە کاتێ مێردەکانیان دێنەوە ئەم کامل ئیشوکاری تەواو کردووە و خۆی ئامادە کردووە بۆ مێردەکەی کە بە بۆنێکی خۆشەوە بە جلوبەرگێکی ڕێک و پێکەوە بچێتە پیرەوە، نەوەک لە ماڵ دەرئەچێ بە هەموو جلێکی جۆراوجۆر و بۆن لە خۆدان و هەموو شتێک کە دێتەوە بۆ ماڵ بۆ مێردەکەی جلێک لە بەرەکە کە پیاوەکەی نەتوانێت تەماشایکە و هەموو بۆن و ئەوەی کە لە چێشت و لە پاکردنەوەی ناوماڵ هەیە بەخۆیەوە هەڵی گرتووە و بەو شێوە ڕاتە دەمی مێردەکەیەوە. بەتەئکید ئەو ئافرەتە ئەوە نییە کە مێرد چاوی لەسەر قەرار بگرێ، بەتەئکید ئەوە نییە. مەسئلەی باشی مێرد بەوەوە بەسراوە کە ئافرەتەکەی خێزانەکەی بەگوێی بکە. کاتێک ئافرەت بەگوێی مێردەکەی ئەکا، بەتەئکید هیچ مێردێک نییە کە ئاوا نەبێ بۆ ژنەکەی. وەکو ئەو ئافرەتە ساڵحە کاتێک
کچەکەی شووەکە و ئەیدا بەش و نەسیحەتێکە هەیەکێ لە نەسیحەتەکانی ئەفەرمێ ئەگەر تۆ ببیتە ئەنگوستیلەیەک بۆ پەنجەی مێردەکەت ئەویش ئەبێتە ئەنگوستیلەیەک بۆ پەنجەی تۆ. هەر ئافرەتێک چاک بێ و بە گوێی مێردەکەی بکە بە تەکید ئەو مێردە هەوڵ ئەدا باشترین شت چییە بۆی ئەنجام بدە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە ئەمە بزانین و زۆر نیعمەتێکی گەورەیە ئەگەر خوا ئەمە بکا بە نسیبی ئینسان. چەند خۆشە ئینسان هەر لە دنیاە بەهەشتێکی هەبێ بریتی بێ لە ژنێکی باش و لە ماڵ و مناڵێکی ڕێک و پێ. مفتی پێنجوێنی ئەفەرمێ دەربارەی ژنی باش ئەفەرمێ گەر خودا بیدات بە چاکی دەوڵەتی شاهانە ژن نیعمەتێکە وەک بەهەشت و هاودەمی پیاوانە ژن بۆ دڵێکی پڕغەم و شەخسێکی بێدەرد و ئەلەم گەوهرێکی شەوچراغی ژوور و بەرهەیوانە ژن گەر کەم و کوڕیت لە ماڵیشدا هەبێ باکت نەبێ بۆ کەم و کوڕی ترازووی کۆمەڵی خێزانە ژن ژن لە لای پیاوی نەزان و سەرسەری نرخی نییە بۆ ژیانی کۆمەڵی باشترە لە میر و خانە ژن بۆ سوپاسی باسی چاکی چی بەیان کەم هەر کەمە جووت و ئاش و نان و بەرگ و باخچە و بێستانە ژن باعیسی ئارامی قەلب مەرهەمی دەرد و برین بۆ هەموو دەردێ دەوابەخشێکە وەک لوقمانە ژن دەوڵەتێکی پڕ لە شەوق و زەوقە دائیم بۆ بەشەر نیعمەتێکی خۆشەویستی و بێسەر و سامانە ژن. ئەمجا فەرمێ لە کۆتاییە زۆرتری عەیشی بەهەشت حۆری عەین کچن یعنی خوای تەعالە حتا لە بەهەشتیشە بۆ دڵخۆشکردنی تۆ ئافرەتی داناوە حتا لە بەهەشتیشە لەزەت و خۆشی بەیاناتی لە ناو قورئانە ژن یعنی خوای تەعالە ئەو لەزەت و نیعمەتێ لە قورئانە باسەکە خوای تەعالە بێت و گەر مڵکی کەماڵ و گەنجی و حوسنی یەککەوێ هەنی ئەگەر ئافرەتێکی باشت هەبێ خاوەن ماریفەت بێ خاوەن دیمەنێک بێ بە گوێرەی دڵت بێ یعنی بەڕاستی گەر 200 گەنجی لەسەر دانەی دەڵێم هەرزانەژن. بۆیە خۆشەویستەکانم نیعمەتێکی زۆر گەورەیە. دوای ئەوەی کە ئاەتی قورئان دابەزی لەسەر ئەوەی کە مسلمان هەر خەریکی خڕکردنی ماڵ و پارە و ئاڵت و نووزی و نەبێ و گەنجینەکردن و خڕکردنی ماڵ و پارە لە ڕێگای حرامەوە یان لە ڕێگایەکەوە کە تۆ حەق و مافی لێ نەدەی ئەبێتە خراپترین نەکبەتی بۆ تۆ لە ڕۆژی قیامەتە. کاتی ئەم ئاەتانە دابەزی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیانیان لە پێغەمبەری خوا کرد ئەی پێغەمبەری خوا ئەی ئێمە چی بکەین بە گەنجینە ئەوە ئاڵتون و زی و پارە ئەو نەکبەتیەی لێ ئەبێتەوە ئەی ئێمە چی بکەین بە گەنجینە و چی خڕ بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ليتخذ أحدكم قلبا شاكرا ولسانا ذاكرا وزوجة تعينه على أمر الآخرة فرمووی بە هەر یەکێک لە ئێوە دڵێکی سوپاسگوزار بکا بە گەنجینە زمانێکی دەم بە زکر و ئافرەتێک کە هاوکارت بێ بۆ ئاخیرەت و دواڕۆژت. زۆر مهمە خۆشەویستەکانم لە هەمان کاتە مناڵی ساڵحیش ژن و مناڵ ماڵ و مناڵ بەیەکەوە بەسراون. خۆشەویستەکانم زۆر گرنگە ئەگەر ئینسان مناڵەکانی خراپ بن زۆر نەکبەتیەکی گەورەیە. بۆیە خوای تەعالە لە قورئانی پیرۆزە ئەمر بە ئێماکە یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگری جەهەنم بپارێزن. ئەو ئاگرە جەهەنمەی کە سوتەمەنیەکەی ئاوایە خۆتان پارێزن. ئێمە بە تایبەتی لەم زروفەی کە تێی کەوتین کە زروفێکە بەڕاستی جیاواز لە هەرچی زمانی تر هەیە
زروفێکە کە تۆ بە تەنیا خاوەنی مناڵەکانت نیت، بەڵکو دەرەوەش، بەڵکو هاوڕێکانیشی کاریگەریان هەیە لەسەری، مامۆساکەی کاریگەری هەیە لەسەری لە مەکتەب و لە قوتابخانە، تەنانەت مۆبایلەکە و ئایپاتەکەی ناوماڵی شت لە تۆ زیاتر کاریگەری هەیە لەسەری. بۆیە دایک و باوکی باش ئەبێ ڕەئیان یەک بخەن و هەوڵ بدەن پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی کە بتوانن حەقی خوا لە مناڵەکانیانە ئەدا بکەن. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بیکەین بۆ مناڵەکانمان خۆشەویستەکانم ئەم یەک دوو خاڵەیە، ینی ئەم خاڵانە کە باسیەکەم زۆر گرنگن بۆ ئەوەی ئێمە بتوانین ماڵ و مناڵەکانمان ساڵح بێ بەقەدەر توانە، ئەوەی لە توانای توایە. یەکەمیان پەروەردەیان بکەین لەسەر عەقیدەیەکی پاک، لەسەر بیر و باوەڕێکی پاک، بە تاک و تەنیا خوا بناسن و شەریکی بۆ قەرار نەدەن، باوەڕیان هەبێ بە مەلائیکە، بە کتێبە ئاسمانیەکان، بە پێغەمبەران، بە ڕۆژی دوایی. ئەمانە هەمووی کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر مناڵ و بە قەزا و قەدەر. ئەو مناڵە هەر لە مناڵیەوە ڕایان بێنین لەسەر ئەوە. پیاوچاکان وایان کردووە وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. تماشای پیاوچاکان کە داناکان لقمانی حەکیم یەکسەر کە نەسیحەتی کوڕەکەیەکە یا یەکەم خاڵ کە نەسیحەتی کوڕەکەیەکە ئەوەیە کە لا تشرك بالله، کوڕە شری نەکەم، ئامان ئاگات لە خۆت بێ، هاوبەش بۆ خوا بڕیار نەدەی، تەنها خوا بپەرستە، چونکە تەنها خوا تۆی خەڵق کردووە. خالقی تۆ بەس ئەڵڵایە، ڕۆزیدەری تۆ بەس ئەڵڵایە، ژیانەر و مرێنەری تۆ بەس ئەڵڵایە، نەخۆشی بەس ئەڵڵا لای ئەدا، ناخۆشی بەس ئەڵڵا لای ئەدا. خاوەنی هەموو ئەم کەونە و ئەوەی تایەتی و هەرچی حرەکەیەک و سەکەنەیەک لەم کەونە هەیە بەس ئەڵڵایە. ئەمە زۆر گرنگە لە مناڵە لەناو عەقڵی مناڵەکەتا بیچەسپێنی. يا بني إنها إن تكو مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله. كل شرينا كم هل يقردي ليك يقدانا مسقالة زريك أجر لتعبيرك أبي، أجر لعاصمان كان أبي، أجر للزوية أبي، لحرك أبي، للرجل قيامة أخوائي هنا بويا حركارو كرداريك كي بكمي مزانة وواش نزاني خوالي بي آقايا خوال الرجل قيامته همي دينته بردست. أما زور قرنقة باشان نوش خوش بسكان من علاكان من او انده ايمت تأكيد يعني لسركين بيانيان لكاتي خويا هلصن وخويا آمادكن بو مكتب خوزقايا نيو اونا اهتمام بنيوجكان بدين كرم كتشم نيوجكان تان كرت زور قرنقة خوش بسكانم بيغمري خواه صلى الله عليه وسلم لحديثك أفرمي وجعلت قرة عيني في الصلاة من بالبلي تشاوكانم لنيوجايا نيوجيك لە گرنگترین شتەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر اهتمامی پێداوە و خوای تعالاش ئەمری پێکا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأمر أهلك بالصلاة ئەمریان پێ بکە ئەمرەکە دائیم بێ خۆشەویستەکانم یعنی بەس ئەوە نەبێ ئەم بەیانیە هەڵێسێنی بۆ نوێژ یا ئەمڕۆ جمعەیە و ئەڵێ بێ کوڕمەتر وازی لێ بێنی نە هەموو جمعەیە هەم حتا ئەو مناڵە لای تۆیە و ژنی بۆ تێریت و لە بەردەستی تۆیایەتی و دوای ئەوەی ژنت بۆ هێنا لە هەموو کاتێکە كبينيت كم ترخمي لن يجكان يا هيبي خروبيري واصطبر عليها وآرامي لسر بقرة لمدحي يكي لبيغمركاني خوايا كإسماعيلي كري إبراهيمي بيغمرة صلاة السلام خوايا لبي خواي تعالى فرمي وكان يأمر أهله بالصلاة أمري ناجي أكدب من علكاني والزكاة وكان عند ربه مرضية دعاء كردن زور گرنگا وكو إيسا خواهي تعالى فيري أو دعاء ما نكات دعاء بو من على كانت ممكن بتشاك كخوا صالح ينكا خوا بيان كاتا مالو منالكي باش دعاء زور گرنگا إنسان جاري واهي زور حول دا بلا منالكيها سبحان الله هر لا الرئة قري فضيلي كري عياض يكيك بو اللي بياو تشاكان يكيك بو اللي سلفو بيشيناني أم أمتا زور لقل منالكيها هولي دا هر سبحان الله هر رقاي لاريا قرت هر رقاي لاريا قرت تالا أخيرا فرمي خوايا إني اجتهدت أن أؤدب عليا فلم أقدر على تأديبه يا ربي خوايا
من زۆر هەوڵمدا کە ئەدەبی عەلی کوڕم بدەم هەر وەری نەگرت هەر لار بوو یا ڕەبی خوایە فەئەدیبه لی یا ڕەبی تۆ بۆم تەربیەت بدە سبحان الله ئەم کوڕە بوو بە یەکێک لە بەردەوامترم دوعای بۆ ئەکرد ئەم کوڕە بوو یەکێک لە ساڵحین حتا عەبدوڵڵای کوڕی مبارەک کاتێ پرسیاری لێ ئەکەن دەربارەی باشترین خەڵق لەو زەمانە باشترین کەس لەو زەمانە ئەڵێ خەیر الناس باشترین کەس فضەیلی کوڕی عیاضە وەلاو باشتر عەلی کوڕێتی یا سبحان الله لەو باشتر عەلی کوڕێتی ئەو عەلیەی کە باوکی بەدەستێەوە گیری کرد هەرچیە کرد ڕێگای نەئەگرت بەڵام بە دوعای ساڵح بە دوعایەک کە لە ناخی دڵەوە دەرچێ کە ئەو پەڕی هەوڵت داوە ئیتر تەواو گەیشتە کۆتایی ئەڵێ خوایە من تەسلیم تۆ بم نازانم چی لەگەڵا بکەم ئەوە زۆر گرنگە دایک و باوک بۆ مناڵەکانیان بیکەن و نەرمی طبعا نەرمی نواندن زۆر گرنگە و هاوسەنگی لە بینی توند و تیژی و لە بینی نەرمونیانی هەنێ کەسێ ئەوەنە مناڵەکان لەگەڵ مناڵەکانە نەرمونیانن بەرەڵایانی کردە بە کەیف خۆیان هەموو شتێکەکەن ئەڕاتۆ لە ماڵ تەلەڤیزۆنەکە بینی ئاوەسەر پیسترین قەناتەوە زۆر عەتیادیە بەخۆیمش دائەنشێ و دەمدا ئەچەقێنێ و هیچ ئەیتر ماڵ و مناڵی بەرەڵا کردووە لە هەمان کاتە خەڵکانێکەیە کوتەکێکی هەڵگرتووە لە بچووکترین شتە و فەلاقەیانەکە ئەممەنە تول و تیژە بەردەوام ئەڵێ بیبەری خواردووە بەردەوام ئەڵێ ئاگرە ئەچێتە دژی ماڵ و مناڵێ ئێ بەخوا برا ئەویش تەربیەت نییە هاوسەنگی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانە نەیدا لە مناڵ و نەیشیدا لە ژن بەڵام تەربیەشیانی داوە تەربیەتیانیشی داوە جاری وا هەبووە ناشەرعی ببینایە ئەوەندە تووڕە ئەبوو هەموو کەس لێ ئەترسا کاتێ شتێکی ناشەرعی ببینایە و ئەوە تەربیەتی سەحە تەربیەت بە لێدان ناکرێ بە کوتەک ناکرێ تەربیەت بە تووڕەبوون ئەکرێ لە کاتێکا کە مەعسیەتی خوا بکرێ تووڕەبوونەکە نەچێتە بواری لێدان و ئەوانەوە بەڵکو تووڕەبوونی پیاوێک بێ کە ژنەکەی لێ بترسێ مناڵەکانی لێ بترسن ئەوە زۆر گرنگە خۆشەویستەکانم داواکارم خوای تەعالی بخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی ژن و خێزانەکانمان ساڵح بکەی مناڵەکانمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاطر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردین یا ڕەبی یا شافی شیفای بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی هەر موسڵمانێک پێویستێکی هەیە من لێرەوە لە جیاتی ئەو دوعاکەم وڵێم خوایە پێویستەکانی بۆ جێبەجێ بکەی مسلمانانیش ئامینەکەن ئامینمان قبول بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری لە تەفریقە و دووبارەکی بە دووری بگری ئامین ئامین مسلمانە بەڕێزەکان خاڵی ئەخیر لە مەسەلەی یعنی پەروەردەیە ئەوەیە کە تۆ خۆت ببی بەسەر مەشقێکی باش بۆ مناڵەکانت زۆر گرنگە ماڵ و مناڵ هەستکەن کەسێکەیە ئەوان چاوی لێ بکەن تەنانەت لە ناو کۆمەلگاشە ئێستا تەماشاکەی لەم گەڕەکە ئەگەر پیاو ساڵحێک هەبێ هەموو خەڵک ئەڵێ ها تەماشای فلانە کەس بکەن چی پیاوێکی باشە یعنی بێ بەسەر مەشقی خەڵک ئەگەر ماڵێکی باش هەبێ هەموو خەڵک ئەیکەن بەسەر مەشقی خۆیان بەڵام ئەگەر لە ناو کۆمەلگا لە ناو خێزانە سەرمەشقەکان نەمان ئەگەر باوک یەکەم کەس بێ بۆ ئەوەی بدا لە حرامەکان ئەگەر باوک و دایک ببنە هۆی ئەوەی کەوا ماڵم باشترین یان خراپترین سەرمەشق بن بۆ مناڵەکانیان باوک و دایک خراپترین سەرمەشق بن بۆ مناڵەکانیان ئەی ئەبێ مناڵەکانیان چۆن دەرچن ئەگەر دایک بەبەر چاوی کچەکەیەوە ئەگەر دایک بەبەر چاوی کچەکەیەوە کە لە ماڵ دەرئەچوو وەک ئاسپ وابوو ئەو پەڕی خۆی ڕازانەوە کە ئەهاتەوە بۆ ماڵ بۆ لای مێردەکەی وەکو مەیمون وابوو ئەو کچە چۆن دەرەچێت سبەی بۆ مێردەکەی کە شووبکات چۆن دەرەچێت طبعا لە دایکی باشتر دەرناچێت ئەگەر باوک ئاسانترین شت لە لای دین و نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە بوو بەبەر چاوی مناڵەکانیەوە غەشەکە بەبەر چاوی مناڵەکانیەوە فێڵەکە مناڵەکەی فێری قۆڕبڕینەکە لە معاملە لە دزیکردن لە خەڵخەڵەتاندن ئەو مناڵە چۆن دەرەچێت والله سبەی کڵاوی شەخاتە سەر باوکی و باوکی شەخەڵەتێنێ بەڵام ئەگەر باوک قودوەیەکی تەواو بوو
کاتی نوێش ئەی خستە بیری مناڵەکەی، کاتی کاسبی ئەی خستە بیری ئاگات لە خۆت بێ کوڕم وریا بە، وریای حرام بە، وریای ترازۆکە بە، وریای ترازۆکە بە کوڕم، وریای ئیشەکەت بە کوڕم ئامان، خوا ئاگادارە، خوا چاودێریمانە، خوا ئاگای لێمانە بەردەوام لە هەموو شتێکە. لە مەسەلەی سڵەی ڕەحمە یەکەم کەس بێ هاندەری ماڵ و مناڵی خۆی بێ بۆ ئەوەی سڵەی ڕەحم بەجێ بێنن، ئاگاتان لە خزمەکانتان بێ، ئاگاتان لە مامەکانتان بێ، ئاگاتان لە فڵان و فیسان بێ، ئاگاتان لە هەژاران بێ. من پیاو ئەناسم هەلە مزگەوتەی خۆمانە دانیشتووە ئێستا لێرە مناڵەکەی دێنێت لەگەڵ خۆیان یان جاری وا هەیە یەک دوانێکیان دێنێت ئەو پارەی کە ئەوێت خۆی بیخاتە ناو سنووقی مزگەوتەکەی دا دەستی مناڵەکەی بیخاتە ناو سنووق مزگەوتەکە، ئەو پارەی کە ئەوێ بیرا بە فەقیر و هەژار بە مناڵەکەی ئەڵێ بی بە بۆیان. مەبەستی ئەوەیە فێری خێریکە، فێری چاکەی بکە، با ئێمە قدوە بین بۆ مناڵەکانمان بۆ چاکەکاری. لەبەر ئەوە خوای تەعالا ڕەبتی ئەکا بە چیەوە؟ ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. تو أجر قدوي من على كان خود نبي لمالو، قدوي جنكت نبي لمالو، أي بيت قدوي متقين. آخر تو كات دوابك خوابت كات قدوي متقين كتو قدوي جنو من على كاتبي. چند كسمان إيسا أليرا هل بجاردن بكري يكي كمان هل بسين ريو من على كان يبان بكري بزانم چەند کەس شایەت چەند کەس ژن و مناڵەکەی شایەتی چاکی بۆدا خۆزگا تاقیکردنەوەیکی وا بوایە. چەند کەس ژنەکەی ئەڵێ وەڵڵاهی ئەشهەدو بالله من لێ ڕازیم، مناڵەکانی بڵێن ئەشهەدو بالله باوکمان شایستەیە. یعنی مامۆسایەک لە مامۆسا بەرزەکانی سووریا کە مدەیەک عالمێکی گەورەی سووریا بوو، ئەو ڕۆژە گوێم لێ بوو یعنی ژیاننامەی ئەخوێناوە، ئەیوت من زۆربەی جار باوکی یەکە بۆ لە عولەما گەورەکان ئەیوت زۆربەی جار شەوان کە هەڵەسام لە دەنگی گریانی شەونێژی باوکما هەڵەسام. یعنی کاتی ئەمبینی باوکم شەو نوێژیەکە ئەگریە و دەستی بەرز کردوەوە ئەپارڕێتەوە لە خوای تەعالا ئەو هەڵێساندە. بۆیە بوو بە ئەو پیاوە